هاوکردنی دەماری حوتەم چییە؟ سڵاوتان لێبێت. هاوکردنی دەماری حوتەم کە دەبێتە هۆی شەلەلبوونی دەموچاو و لە نێو خەڵکیدا بەجەڵتەی دەموچاو ناسراوە. هاوکردنی دەماری حوتەم ئێستا حاڵەتێکی زۆر باوە کە تێیدا گۆڕانکاری لە شێوازی دەموچاوی کەسەکەدا ڕوودەدات. تاوەکو ئێستا هۆکارەکەی بە شێوەیەکی دیاریکرا و زانراو نییە، بەڵام ئەوەی کە هەیە دەگەڕێنرێتەوە بۆ توشبوون بە ڤایرۆسێک کە تووشی دەماری حوتەم دەبێت و تووشی ئەم حاڵەتە دەکات. لەسەردا 12 جوو دەمارمان هەیە، بەشی لای ڕاست بەشی لای چەپ. دەماری حوتەمێکێکە لە دەمارەکانی سەر کە بەرپرسە لە تعبیری دەموچاو یاخود دەربڕینی ماسوولکەکانی دەموچاو و هەروەها بەرپرسە لە دەردرانی لیکاوی ناودەم و هەروەها دەردرانی فرمێسکی چاو و هەروەها هەستی تامکردن لە مرۆڤدا. کاتێک نەخۆشەکە تووشی ئەم حاڵەتە دەبێتە هۆی دروستبوونی چەند نیشانەیەک لە دەموچاوی. ئەم نیشانانە دەکرێت لەلایەکی دەموچاو دەربکەوێت. لە زۆربەی جارەکاندا کەسەکە تەنها لایەکی دەموچاوی تووشی ئەم حاڵەتە دەبێت و لە هەروەها هەیە لە حاڵەتە زۆر دەگمەنەکاندا هەردوو لای دەموچاوی دەکرێت تووشی ئەم حاڵەتە بێت. نیشانەکانی سەرەتا نەخۆشەکە هەست بە ئازاری دەکات لە پشتەوەی گوێ یاخود هەست بە سڕبوونی دەموچاوی دەکات. ماسکەی دەموچاو لاواز دەبێت و توانای داخستنی نامێنێت. هەروەها نەخۆشەکە کێشەی بۆ دروست دەبێت لە کاتی قسەکردن یاخود لە کاتی خواردنەوەدا. لیکاوی دەمی زۆر دەبێت و هەروە چاوەکانی بەڕووناکی هەستیار دەبن و ئەوە دەکات کە فرمێسکی زۆر یاخود ئاوی زۆر لە چاوەکانی بێت و هەروەها ماسکەکانی دەموچاوی بە تایبەت ماسکەکانی ڕوو تەخت دەبێت و خوار دەبێت و بەرەو خوارەوە شۆر دەبێتە خوارەوە. ئەوە کە گرنگە لەم حاڵەتەدا پێویستە هۆکارەکەی بە شێوەیەکی دیاریکراوە بزانرێت کە ئایا هۆکارەکەی بەهۆی هەبوونی گرەیەکە لەسەردا یاخود بەهۆی هەبوونی هەر فشارێکیان هەر کێشەیەک لە دەماری حوتەمدا یانش توشبوونە بەو ڤایرۆسی کە باسمان کرد. ئەوەی کە گرنگە دیاری بکرێت ئایا لەگەڵ هەبوونی ئەم حاڵەتە ئایا نەخۆشەکە هیچ نەخۆشیێکی تر هەیە بۆ نمونە ئەو نەخۆشیانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە. لە دوای دیاریکردن و دەستنیشانکردنی ئەم حاڵەتە چارەسەری ئەو کەسانی کە نەخۆشی شەکرەیان هەیە 100% دەگۆڕێت بە بەراورد لەگەڵ کەسێک کە نەخۆشی شەکرەی نەبێت و هەروە ئەم حاڵەتە زیاتر لەو کەسانە ڕوودەدات کە بەرگری لە شیان لاوازە. لە دوای وەرگرتنی دەرمانی پێویست بۆ ئەم حاڵەتە چارەسەری سروشتی بە چارەسەرێکی زۆر باش دادەنرێت بۆ دووبارە گەڕانەوەی توانستی دەماری و هەروەها دووبارە ڕێکخستنەوە و گەڕانەوەی توانای ماسوولکەکانی دەموچاو بۆ شێوەی ئاسایی خۆیان. ئەمەش لە ڕێگەی چەند تەکنیکێکی تایبەتی چارەسەری سروشتی کە پشت دەبستێت بە تەکنیکی دەستی و هەروەها ئامێری پێشکەوتوی سەردەمیانە و هەروەها چەند وەرزشێکی تایبەت بۆ دووبارە گەڕانەوە و جوولە بۆ ماسوولکەکانی دەموچاو. بمێنن لە خێر و خۆشی، هیوام سەلامەتی هەموو لایەکتانە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.